السلام عليكم دكتور. عليك السلام ورحمة الله. خو عزيزنا بقول هذا الزرد والصورة كميته. ولاي زرد السور؟ بله. أما تعال ما بسته؟ أخويتي دست خوش. اكتب زن بۆچی بەکارێنن؟ والله دكتور يان هربو هلامت. باش بە سەڵامەت نەخۆشیێکی ڤایرۆسیە. ئەم دەرمانش دەرمانێکی جە بەکتریا بۆ حاڵەتەکەی بەڕێستان سوودی نییە. چۆن دكتور يان؟ چەند ساڵ ئێمە هەرەوە بەکارێنی. با بە جۆرێکتر بۆ تڕۆکەمەوە. گەروا دابنین ئەمە گولاجەکەیە کە بەڕێستان داواتان کردبوو. هەر یەکە لەم دوانش ئەمەیان بەکتریایەک بێت و ئەوشیان ڤایرۆسێک بێت. گەر لە سەرەتایە گولاجەکە بۆ بەکتریاکە تاقیکەینەوە وەکو بین کارەکە لە سەری بەکتریاکە بکوژێت. بەڵام هەمان دەرمان گولاجەکە بۆ ڤایرۆسێک بەکاربێنین سێرەکەن هیچ کاریگەریەکی نییە. بۆچی؟ چونکە میزەڵان و تۆپەکە بە هەمان شێوە ڤایرۆس و بەکتریا دووشتی لێک جیاوازن دەرمانی جە بەکتریایی کار لە ڤایرۆس ناکات. هەروەک لە نەخۆشەی بەڕێستانە کە هۆکارەکەی ڤایرۆسە هیچ سوودێکی نییە دەرمانەکە بۆت. بۆ تێگەی ئێستا. ئەها ئەیە خوا دەست خۆش بێ دکتۆر گیان. لە خزمەتانە. دەحە بە سێدەنگەکەم بەرێ. سمارت وەرچەرخانە.